معلومی جەناتان ئەمە پەتایەکە ئەم پەتاکە سەرجەم گیانی گرتووەتەوە و پێویستی بە خۆپارێزی هەیە و پێویستی بە خۆکوتان هەیە وەکو سەرجەم نەخۆشەکانی تر کە پێشتر هەبوون لە ناو خەڵکیە زیاد بووە بەڵام کە کوتان پێیا بووە الحەمدوللا ئەو نەخۆشیانە سوورێژە کۆمەڵی نەخۆشیکە وەختی خۆی سیل ئەمانە کۆمەڵی نەخۆشی بوون پەتا بوون باو بوون کە کوتانەکە هەبووە پەیدا بووە الحەمدوللا ئەو نەخۆشیانە کەم بووەتەوە ئەمەش نەخۆشیەکە کە ئاوها بەم شێوازە بڵاوە بێتەوە گەر ئینشاءڵڵا خۆپارێزی هەبێ وە کوتان هەبێ لێی ومێ دەکەین ئینشاءڵڵا ئەو نەخۆشیش دوور بکەوێتەوە لە خەڵکی و لە یەخی خەڵکی بەربدات ئەمڕۆ مامۆستایانی ئاینی لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێکی زۆر هاتی لە مامۆستایان ژەمی یەکەمی ڤاکسینمان وەرگرت ئومێد دەکەین ئینشاءڵڵا هاوڵاتیانیش ئەو ڤاکسینە وەربگرن و ڕێنمایە تەندروستیەکانیان جێبەجێ بکەن هەتاکو ئینشاءڵڵا ئازیزان و خۆشەویستانمان لەدەست نەدەین. طبعا لە سنووری پارێزگای هەڵەبجە 5 بنکەمان هەیە کوتان 3 بنکەی لە سنتەری شارە بنکەی لە ناحی خورماڵە و بنکەیەکیش لە ناحی سیروانە طبعا هەموومانە لەسەر خواستی هاوڵاتیان بووە بەدەمەوە هاتنی هاوڵاتیان لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەمڕۆ 5ەم بنکەمان کردوێتەوە لە سیروان و جێی ئاماژە پێکردنە کە ئەمڕۆ هەڵمەتێکی هۆشیاری لەلایەن مامۆستایانی ئاینیەوە هەبووە سوپاسیان نەکەین طبعا هەمیشە مامۆستایانی ئاینی پێشەنگ بوون ئەوەی کە ئەمڕۆ بینیمان جێی دڵخۆشی هەموو لایەکە ئەتوانم بڵێم بە دەمەوە هاتنی هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و بەداخەواڵێم لەم کات و ساتەیە ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکە زیادی کردووە و ئەتوانم بڵێم لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 4 حاڵەتی مردن تۆمار کراوە ئەمە جێی داخە.